ئەم ساڵ بەوەی نەخۆشی ئەم کرۆنایەوە وەزعی دوکان زۆر خراپە بە زۆری کەپرەکان و کابینەکان و هەر هەمووی بەعام دوکانەکانی و سەیرانگا و هەمووی بەعام زۆر وەزعی خراپە بۆی ئەم نەخۆشیە ڕووی لە وڵاتەکەمان کردووە ئیتر گەشتیار ڕوومان تێناکە و تا ئێستا لە منتیقەکەمان هیچ توشبوویەک نییە و ئێمەش پابندین دیارە لە بەنسبەت لایەنە ئابوووریەکەیەوە زەرەرێکی هەیە نەک هەر بۆ ئێمە بۆ سەرجەم کۆمەلگا بۆ سەرجەم سێکتەرەکان داڕمانێکی تاڕادەیەک ئابووری هەیە بەڵام سپاس بۆخوا گرنگ سەلامەتەکەیە و لە سێ ڕۆژی نەورۆزی ساڵی پارە بە سنتەری قەزای دوکان و هاوینە هەوارەکانی چواردەوری نزیک بووینەوە لە 250,000 هاوڵاتی سەردانکەر بۆ شوێنە گەشتیاریەکانی سنووری قەزای دوکان کە ئەمەش ڕێژەیەکی زۆر باش بوو لە پاراکە سەردانی سەیرانگاکانی ناوچەی دوکانیان کردبوو بەڵام بۆ ئەم ساڵ وەک بەڕێستان ئاگادارن لە ڕۆژی 14 مانگەوە سەرجەم ئەو شوێنانە داخراوە تەنانەت یەک گەشتیاری ناوخۆییش هەر هەتا ناو قەزاکەش نەچۆتە شوێنە گەشتیاریەکان.